دەم باش تەماشەوانی گەلێکێژە ژاردم و بەرنامەخە گەلێک بخێربێن تاوەرە مەیرۆ بناو نیشانên بەریارên xizmetguzariyan Hikûmeta Herêma Kurdistanê û dilgiraniyên welatiyan bêguman di niha de civata Wezîrên Herêma Kurdistanê heftiyane civînên xwe encam dide di nava van civînên jî de bêguman gelek biryar û rastperdetîne derkirine biryara jî gelek şangerê dayine bi xizmetkirina anku projeyên xizmetguzariyê bi şêwekî giştî li Herêma Kurdistanê deman dem jî de gileyên welatiyan berdamîn ji wê yekê ku projeyên Hikûmeta Herêma Kurdistanê bi sistî birêve diçin anku şêwazê encam didayîna wan şêwazekê bilis û şêwazekê baş nîne herwa dibêjin jî ew mewadê di nava van projeyên xizmetguzarî tê te cîbêcîkirin mewada kualîtiyan neya baş e û dibêjin jî بريارات حكومة هرما كردستان وكو خوانا هاي نجيب جيكرين و تأخير بن انجليك شوانا بيگومان دلست نهات ندانج برکو دمی خواهد تبیهات بنا انجام دادن نکنه که پرزیره که گشت که آسته که کو چاره سرکنه پیچه که زحمتش نی بریاره بو چاره سرکنه درش بو نمونه کوالیتی کنترلی بو اتومبیلان و بریاره وزارت نفخه دهمان دم دا بحثان دیدی که کو پیوسته او اندام آسایش و پلیسان او تاکسیان وان هی خودیان تاکسیان او بس کاری که بگن ایتر کسی دیم که بگم آنجی بنمونه لباجاره که وکدوی که 15000 تاکسی لانه لسلمانی پیتری 20000 تاکسی لانه اف تاکسی هات نه اگر اوج جور بنگم خو اف تاکسی نامر البدر خانی اوی کسی که دی کار به هر نفسی تشولات ابو اف تضخم سياره الهرم كردستان ابو گله پرسنتجی بالا برزان بریاره خدمت گزاری کن حکومت هرمونی گرانی ولاتیان بگم الاساده حفتانه حکومت هرمی کردستان انجمنی وزیرانی هرمی کردستان کوبنوا سازکا لا کوبنوا ندا بریار و راست درجه بو همویان پیوستن که زوربیان پیوستن به بریار خدمت گزاری کردن له مبارکانه بو هرمی کردستان به تایبەتی لما خیره که انجمنی وزیران کوبتا و باسیاوی کردوا که اوان موچی که سوکاری شهیدان زیاده کن شهیدانی سنگ شهیدانی جنوسای شهیدانی انفال همان کاد بریار داشته بو لموضوع که کوالیتی کنترل هبی بو اتومبیلکان هر وها بریار داشته که لموضوع دبیت او کسانی سرپیچی پیسبونی جنگای کن پیوسته سزا بدره ام بریاران حکومت هرمی کردستان لساده او بگومان گله حولاتیانش روزانه بردام لشین گشتیکانی هرمی کردستان باس لواکن که پروژه خدمت گزاری کن و خوی جبهه نکره لکاتو ساعت خوی جبهه نکره هر وها باس لواکن که کوالیتی و موادانه لناوام پروژه نه بکردین کوالیتیان برسنیه رقابان کم بنمونه رقابان چه کره فتره کی کم هموی بیت تصاوب بیت چالو تیک چتوام او تضخم زوری اتومبیل هاتو تنها هرمی کردستان و هو مشارع خرابانه او هم تاکسیانه که شارکان پربونه لتاکسی به هزاران به دهان هزار تاکسی لنا شارکان هرمی کردستان دانا بارحال بریارکان حکومت هرمی کردستان برای او تاچان تأثیری لسر زیاتر پیشکش کردن خدمت گزاری هیا باولاتیان هرمی کردستان او بریانه تاچان العرض واقع فعلا پراکتیزه کره برزان من لێرە خزمەتیەوەیکەم بۆ سەرنجڕای بەڕێستان لەسەر بریارەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە هەفتانە دەرەکە بەڕێوە ئەم بریانەران تاچان لە خزمەتی کۆمەلگادان یان پێچەوانە تاچان جێبەجێ کرێ یان پێچەوانە یەکەم پەیوەندیژی مستەفا باژارێ دوهۆکێ کەرەمکە الو مرحبا کاک هێکار سەرچاوا کاک مستەفا باشی کاک هێکار gelek سوپاس کەرەمکە بلا نسبت خدمت گزاری حکومت هەرێمی gelek خدمت گزاری پێشکەشی هەوڵاتیان بکەن بله يعني افتشتل في الشارع خلقي منينة هردي غازندا كتو وكي اوبرا هاودي معارضة هردي بتشاك سازي او بلاو خو تشاك سازي بخدا بكن باشي بجنا حكمة هرمي تشاك سازي هاي حكمة هرمي يا شارع شركت يا جسر شركت يا كولاريت خلقي خري صبات كتو هاودي كتو وخلقي ما هردي غازندا كتن لكاي مصطفى بله لي خلق دبيجيت شوازي جبهه نوان پروژان تاخیر دی بابو نمونه نه شارع زرقا لدو که ماسی که ویره شارع هل کندانه اوزبستان سردات و خلک وان توشی تنگاسیا بوده بیژن گلک جران شوازی جبهه کرنا اوان پروژان شوازی که باشنینه دم خود او کوالیتی او مواد دناوات ده جبهه کرن باشنه گلو تو بوچت بیژن کای مصطفی بله کاک هێکار نسبت زبستانه يعني دي شارع كي تشيكن بو باران وويدي هيدا كي دواد خالدي باران هيدي كي المادة چاز سرمایه دا زي باراني دا پروژه هنا چيكرن بله سپاس باوکی پاشا لوليروا بله باوکی پاشا مرحبا سرچاو بلا برزك من دوب سيارو ڕوونکردنەوەیەکم هەیە لەسەر سەرکردەکان بله ئەجا دوایی باسی خزمەت گوزاریش دەکەم براکەم باسی
سەکردەکان ئەو شەوە برادەرێک گوتی باشە کردانەکە ناشرین نەبێ ئەوان شانازی بە سەکردەکەی خۆیانەوە نەکەن سەکردەکەی خۆیان نەبوو لەو زروفە ناسکەیە پێیان وتیان پازار مەبە بۆ کەرکووک با نەوتی کەرکووک مەتەقێنەرەوانێ با مشکلۆ گەورەتر بەدوایانەیە لە ناسکترین وەختدا سەکردەکەی ئەوان بوو کە پازاری پێش پازار کەوت و چوو لە نەتەکەی کەرکووکیا تا ئەمفال دروست بووی بڕۆ ئەمفال بۆی ئەو سەکردەوە دروست بوو خۆشی چاگە دەرەچێک گوێ لێ ماڵێم چی باوکی پاشا تەوەری ئێمە لەسەرەوە نییە تەوەری ئێمە لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان پێم باشە لەسەر تەوەرەکە پێم باشە لەسەر لەم ڕۆژە لەم ڕۆژ ئیسراحەت و لەم ڕۆژە خۆشتر و لەم ڕۆژە مەعاش زیاتر ئێستا چێم ئەوەی مەعاژەیە کەی جاران وابووین بۆ مفۆزێکی ئەمندا کێداین و قسەشمان بەڵێ نازانم من زۆر جێم لە باوکی پاشا نەبوو بارێزان چی گوت هەستێکم دەنگ باش نهاتە من بەهەرحاڵ تکای لەسەر تەوەرەکە قسە بکەن و لێرەش دووپاتێکەمەوە هەر کەسێک خوانە قەستە تەشیرێ بکە قسەیەکی ناماقۆل بکە ئەن دوور لە ئێوەی بەڕێز ئەن هەر شتێکی کە لە چارچێوەی ئەتەکێتی ڕۆژنامەنووسی خۆمان و لە چارچێوەی ڕێزگرتنی ئەوەی بینەر دەربچێ بێگومان ئەو ئیجراتی پێشتر وتمانە ژمارەکی کەشفەکەین و ئیتر بە هیچ شێوەیەک قبول ناکرێ هیچ کەسێکی بدا هیوادارین دەنگی شەکەر بەشی کۆنتڕۆل جێمان لەبێ دەنگ باش بێتێمە بۆی بە تەفاصیل لە پەیوەندەکان تێبگەین ئاڵێ لە شاری سلێمانی فەرموو سەرچاوم دەستخۆشی تەوەرەکە دەکەم زۆر سپاس بەڕای من بڕیاری خزمەتگوزاری لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەوە شتێکی تا بڵێ باشترە چونکە حکوومەتی هەرێم هیچ کاتێککاری خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان ناکات و سێرەکە ئێمە 5 ساڵ لە گەڕەکی هەواری شار بووین یەکێکە کە ئێستا بووە بە شوێنێکی ڕاقی و شوێنێکی خۆش ئێمە هەتا ئەو 5 ساڵی کە لێ بوون بەس پڕمانە شتێلا یعنی هیچ شتێکی کە نەبووە گەڕێکێکی هەتا بڵێ پیس و پۆخڵ و قڕ و چڵپاو کە زستانانمان لێ هەڵ باوەڕەکەی ئەبووە کە من ئەچوومە پاسی مەکتەبەوە ئەبووە عەلاگەم کردە تەقاچم هەتاکو ئەچوومە پاسەکەەوە یعنی هەنێک گەڕەکەیە کە ئێستاش زێرابەکانیان با بڵین لە دەرەوەیە یعنی ئایا حکوومەت ناتوانێت ئەم کێشانە چارەسەر بکە ئەو هەموو بودجە زۆر و زەبەلاحی کە لە هەرێمی کوردستانیشدا هەیە قەیچێک یعنی تۆ سێرەکەی بارانێک ئەبارێ سێرەکەی چەنەها ماڵ هەیە زیانی لێ ئەکەوێ باشە ئەمە بلیعین لە پێناوی چی و لەبەرچی بۆچی ناتوانێت گەڕەکەکان قیرچاو بکە یاخود کۆنکرێتی بکە یعنی ئەمە بودجەیەکی ئەوەی ئەوێت تا بەو شتەیە خەڵک ژیانی بەسەربەرەی هیوادارم کاری خزمەتگوزاری لە وڵاتە بکرێت هەتاکو و کاری خزمەتگوزاری بکرێت ئێشتا کەمە چونکە بودجەیەکی هەتا بڵێ زۆرمانەیە ئێوارەی بەڵێ سپاس سەرباز لە خەلیفەن فەرموو ئەم کاتە دواش کاکار سەرچاوم زۆر ساز دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس فەرموو و پێشنیارێکشم بۆ ئەو خەڵکایی کە پەیوەندیەکە ڕاستی با نەبێ بە شەڕی سەرکردەکان با ئەم بەرنامەیە بۆ دانراوە کە خزمەتێک بەم خەڵکە بکە سەبارەت بە خزمەتگوزاریەکانیش قسە زۆرە لەسەر زۆر شت دەتوانین قسە بکەین بۆ نمونە پێشینەی خانوبەرە ینی لە 6 مانگی ساڵ بیدایەتی ساڵ پێشینەکە هیچ کێشەی نییە بەڵام کە 6 مانگە ڕای دی ئەوەستێ ئەبێ خەڵک چاوەڕێکە بۆ ساڵی داهاتوو ساڵی داهاتوش 6 مانگ دواکەواتە ئەم خەڵکە نازانم ینی ئەبێ چاوەڕێکی لە حکوومەت بکرێت چاوەڕێکی لە پرۆژەکانیان بکرێت خۆشم خەڵکی گوندی هەرتۆکۆنم سەربەنایی خەلیفان هەتا ئێستاش دیارە داخلی گوند نابێت لەبەر بەفر دی خاصن لەوە دزستان ینی ئەم خەڵکە لە ناخۆشترین دوەژی بەڵام نازانم ینی پرۆژەکانی حکوومەت بۆم نەک بۆ ئەم ناوچانیان بۆ هەم کوردستان چییە؟ بەڵێگای سەرباز سپاس مام قادر لەو لێرەوە فەرموو ئێوارە باش سەرچاو مام قادر برای بەڕێز ئەمان بۆ چوونەکەمەیە پەرلەمانی کوردستان یاسای زۆر ڕێک و پێک دەردەسی باشە ئەو کەسانەی لە بستەوای وەزیر و مدیر عام و ئەوانە غێر دەبی بە خۆدا بستنەوە کاری باش بکەن خۆسەرۆکی هەرێم پێی نارێ ئەیتوژدۆ ملت مەکە کاکنێ سیروان ڕئیس وزەرایە پێی نارێ حەتو نابی ئەو پێی بکەیت کابرا مخەیرە دەتانیشیشی دەتانیشی خراپیش بکە ئەو ئیشانە کە بە قونداکەتیە هەمووی ئەوان سەبەبن ئەو جۆرە مۆزەفانە سەبەبن دەبی فەرمانبەری شتیاو لە مەکانی شتیاو لە جێگای شتیاو دابنێن بەسە هەتاکەینێ ئەو گیر و گرفتار
داتێ معناوەیە سست کرد هیچت نەکرد بەڵێ ئەوانە وەکو دەرمانی ئەکسپایرن نەگەڕێت بەڵێ سپاس ئالان لە گەرمیان فەرموو ئەم کاتە باش سەرچاوم بەڵێ کاک ئالان جێم لێتە ئالان لە گەرمیان بەڵێ دیارە لەسەر خەت نەماوە بەرحاڵ بەڕێزان تەوەرە ئێمە تەوەری لەسەرەوەی بڕیارە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێوە دەرگرانن تا ئێستاش لە بڕیارەکانە بڕیارەکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت خێرانینە لە جێبەجێکردنا کوالیتی و جونیەتی جێبەجێکردن جووری جێبەجێکردن بە دیلێوانیە سەبەبێکی چییە بەڵێ سەرخێر لە چەمچەماڵە فەرموو کاتە باش هەموو کاتێکت بەڵێ کاتە باش سەرچاوم کاک سەرخێل من جێم لێتە فەرموو تەوەرەکەت سپاس فەرموو وڵات سەبارەت بە پرۆژەکان حکوومەت پرۆژە زۆر جێبەجێەکە بەڵام لێپرسینەوە لە پرۆژەکانی یانە بەڵندەرانەی پرۆژەکان جێبەجێکەن ماوەکەی تاخیرەکەنیان دزیتیاگەنیان گەندەڵێکن لە پرۆژەکانە حکوومەت پارەی باشی بۆ سەرفەکە بۆ نمونەی چا قوتابخانەی دروست کراوە لە چەمچەما پارەیە چاکیشان بۆ سەرف کردو بەڵام پڕە لەکەم و کوڕی و پڕە کەس لی ناپرسێتوان لایەن پەروەردە نایە بڵێن قوتابخانەی بۆچی وا دروست کراوە بۆچی هەموو پڕی کەم و کوڕی ئەگەر کامیلەکەتان بێ بە چاوی خۆی بینێت ئەینا حکوومەت پێمانیەوە بۆ حکوومەت بگەڕێتەوە بەڵێ یادگار لە پێنجوین فەرموو یادگار لە پێنجوین کاکە جانەوارە باش باشتر هەلو بەڵێ کاک یادگار جێم لێتە کاکە جان بۆ ئەمەی بەشی ئاقارات توشتی و ئەمەی هەلو بەڵێ بەڵێ جێم لێتە کاکی یادگار نازانم ئەڵەن ئاقار نەوەستاوە لەگەڵ ئەوەیشە کە چی بەلام ئامەڵاتەکەتەوە ئیشەکەت بۆ ناکەن ئەڵەن ئیشەکە وەساوە جا جەنابتان زانێرەکتان بێ لەسەر ئەو بابەتە یعنی حکوومەت بەڕاستی هەموو خەڵکی پژوە خستووە بەڵێ کاک یادگار سەرنجی تۆ لە بەشچاوێکین بەتەیەکی سوپاسە محەممەد لە چەمچەماڵە فەرموو بەڵێ کاک محەممەد فەرموو کاگەرکان من لە چەمچەماڵەوە تەلەفۆنەکە من زۆر خۆشحالم فەرموو وڵات دەربارەی خزمەتگوزاری کاگەرکان بەڵێ تا 92 لە چەمچەماڵێک جادەی قیرە بوو بە قۆرانە قیرەکە بە ناو بانگ لە چەمچەماڵ بەڵێ یەک کابرای شەو لە بەردەم خەستخانەکە و ساماحەمەخان خەڵ یەختەخان و سیارەی چپێ و سیارەی فیات سێشن و بەسە و خەڵکێ گواستەوە پیساکە چەمچەماڵ نەبێتە درۆوەک هەشتای بەغا و بەسرا وایە خەڵ گەشتان ناڕازێ لەون حەڵقەی خزمەتگوزاری شتە ئێوەش تا ئێستا جادەیە دووسایی پیشان نادەن ئیساکەوە تا جادەیە سایی پیشاندان گشتی هینە تا سەشتای بۆ جادەیە دووسایی پیشان نادەن دووسایەتی چێ ها هیچ-کوێ دووسایی مەسی پیشاندن دووسایی ئەم ڕێی سلێمانەی پیشاندن دووسایی کاگەڕێی دوکان نیشاندن ئێواسن کام سایدی لاڕێ بێەوە بێ نیشانێدەن ئاخرێوەش غەدرەکەن برا بەڵێ کاک محەممەد بێگومان ئەرکی ئێمەیە کێم و کاسیەکان بەرچاو بخەین کێم و کاسیەکان بەرچاو بخەین و بێگومان حکوومەتی هەرێمی کوردستانیشی کە داهاتی گشتیان و پارە و بودجێ گشتی لالایە و ئەرکیە خزمەتگوزاریەکان پێشکەش بکە ئێمەش هەم بەرچاوڕوونی بۆ حکوومەتان بۆ ئێوەش بێگومان شت کراوە ڕێگای دووسایت کراوە پرۆژەی تریشە بووە بەس هاوڵاتیان بەردەوام بە دوادەچوونی سەحافی خۆمان لە هەموو شار و ساروچەکان گلەی لە پرۆژە خزمەتگوزاریەکان لە چونیەتی جێبەجێکردنی پرۆژەکان بوو نمونە جادەیەک ئەگەر دووسایت بکرێت چەندین ساڵ پێچێت چەندین حەوادیسی مرۆری تیا ئەقەومی و چەندین کەس ئەمرێ ئەو دووسایی دێتوالێ پێ ساڵێکی دیکە یەکسەر هەموویە بێتە چاڵە بێتە تەسا ئێمە قسە لەسەرەوەکەین سوپاس بوو پەیوەندەکەت محەممەد لە چوار قوڕنە فەرموو کاک محەممەد ئەگاتتان باش کاک محەممەد فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم سوپاس بەڕێزم ئەو برادەرەی پێشتر باسی ئەوەی کرد قوتی هیچ کاتێک بۆ کوێستان موچە و خۆشی لە هەرێم کوردستاندا نەبوو بەڕاستیەوە ئەو کەسە زۆر بێویژدانن کە ئەوسان دەکات لەبەر ئەوەی لەوانەیە لەلایەن کەسێکی بەترسە گیرفانی پڕ کرابێت و ئاگای لە خەڵکی فەقیر و کەم دەرامەدنی نازانی چ باسە لێ ئەو شوێنێکەوە ئەوسان دەکات کە نازانێ خەڵک چۆن دەژی فەقیر چۆن دەژی ئەو تەنها باسی دەوڵەمەند و چینی
برد باسی فقیر ناکەت بەڵێ بەڵێ باوکی ئاوین لە هەولێرە فەرموو باوکی ئاوین باوکی ئەوین بەڵێ دیارە جێ لێ من نییە بەهەرحاڵ بەڵێ تەماشەبانی نیجا تەوەرەمە لەسەر پرۆژێن بڕیارên حکوومەت هەرێما کوردستانی بۆ پرۆژێن خزمەتگوزاری جێبەجێکردنە پرۆژێن خزمەتگوزاری دنهادا بۆ نمونە زێدەکردنا موچێ کەسوکارên شەهیدان هەروەها gelek biryarên din danana kualîtiya otomobîlan ku heyan ha kualîtî nebûye tîcar bi keyfexwe çi navê otomobîlan hebû tîna Herêma Kurdistanê gelek caran jêkê pisporên jîngehê û taybetmendê vî warî dibêjin evan seyaran hemî ew gelekê şanawan ku kompanî welatên din ravizkirine hemî bu Herêma Kurdistanê tin dibêjin Herêma Kurdistanê bûye cihê saxkirina kelûpelên bikêrine hatiyên welatên derdor û kompaniyên cîhanî فعلا وصايا قالوا لها لما كورسان بيجي كي بربويا درماني كسبايرو خارنا كسبايرو دم بسرچوي او اوي بريفچونا بروجن خدمت گزاري بو نمونه گلي جاران بروجه كي نف مقاوله كي جبجنا كي چاندين و چاندين جاران پارابوت مزاختن بو نمونه وكو مستشفى 400 تختيا بازار سليماني چاندين جار سر بودجه حكومت پارابوت تطرخان كرن هيش تنايت جبجه كي مت جبجه كرنجي كواليتي هري زايفه قالوا هي چاند براسته ام خدمت سرنجي نداينه نازم شێلا دزێت گەلمێ کەرم کە باشتر بووتە باش زۆر سپاس بەڵێ ئەم دەستخۆشیە حکوومەت هەرێما کوردستان بۆ پرۆژێ خزمەتگوزاریە بەڵێ تەقسیمەکە هەندێک چەند دەست بە هەندێکی مکاتیتی نەکەن هەژی برێ مقاولە برێ ئەبێت قۆنسەرچی ئەبێت شەڕە دێنیان مەدرسەکە گرن هذا وجدنا اخوه مرتاح يعني كل اخوه فلسطين قاعد نظم شيلات زي كان خلق تداجي عندك كيمو كاتيتا راس بس في ارجين ثم ما بينشا حكمته وقال سباس في برنامجه سباس بله سپاس کاک نازم شیلات زی باو کیاوین لهولێرە وەکە جێ لێ من بی باو کیاوین ئەو کاتە باش کاک هەکارگیان سەر چاوم سپاسن دەستخۆشی بە ناوەکە لێکم سپاس وڵی من داواکەم لە حکوومەت تێرەیە مەخکۆم خەڵکی گەرمیان چاکی لەو هەموو قارە زۆرە زەبەر لە حەل لە هەرێمی کوردستانە چاکی لە گەرمیان بێ یعنی بەڕاستی ڕێگا هەیە ڕێگەی کفری لار بە ڕێگەی مەرگ ناسراوە چەند ساڵ یعنی خەڵکێکی سوکان فالێک لەو ڕێگا ئەمە نەمەدەستی لەسەر داواکارم لە حکوومەت تێرەیەم ئەو ڕێگانە بۆ کەتە دووسایی دەڵێ ئێمە شیوادارین سەرنجی تۆ بە حکوومەت هەرێم گەشتی بێ دایکی لاڤین لە هەولێرەوە فەرموو کاکە باشی زۆر سپاس وڵا دەمست لەبەر لەسەر تەوەری قسان بکەم تەوەری ئەو ڕۆکەدا بەزڵەت خزمەتگوزاریەکان یەکەم شت دەمست بەسەر ڕاستیفان قسان بکەم لە هەولێر بزات ئەو شتکە من لێمە لە هەولێر دەبینم ڕاستیف نییە لەسەر بڕۆین هەر هەمووی کرایتە حەدیقە بە محەدەر ڕاستیفەشی مەزبوط بڕۆین یعنی خۆزگا محافظ بس ماشي پشتمالی خۆی بکرد وایە پارێزگاری هەولێر دەیبینی ئەم وات دەڵێن دەبینیت ئێستا وات دەڵێن یعنی ناتوانین منداڵی خۆمان فێر بکەین تۆ لەسەر ڕاستیفی بڕۆن ئەو یەک نقطەی دووەم لە سوپەرمارکتی ئەوەک هەیە ناو برنجەکە بوو زۆر استعمالم دەکرد چەندە تەماشا دەکەم ئەو برنجە پاش فترەی شتا برنجێکی وەرتر کراتی ناو هەمان زەرف بە هەمان سعرش دەماندرێتێ پێشیانم گوت نازانم چ ژیانەدایە بەڵێ دایکی لاڤین ئێمە هیوادارین ئەو سەرنجانەی تۆتی تا هەموو ئێوەی بەڕێزان بڵاینی پەیوەندیدار لە حکوومەت هەرێمی کوردستان و لە پارێزگاکان و لە پارێزگارەکان گەیشت بێ سپاس جەلال لە سوورانەوە فەرموو باشی بەڕێز زۆر سپاس ئەلۆ کاک جەلال جێم لێتە فەرموو ئەلۆ بەڵێ جێم لێتە عەبدوڵڵا لە حاجیاوە کاک عەبدوڵڵا عەبدوڵڵا لە حاجیاوە باش کاک عەبدوڵڵا ئەو کاتت باش هەموو کاتێکت فەرموو دەستخۆشی بەنامە هەندێ دەکەم زۆر سپاسەکە تو زێ دەنگی بەرزکەیتەوە باشترە بێ بەڵێ سەبارە دە و بەرنامەیەکی ئەوڕۆ پێشکەش کردووە بەڵێ بەڕاستی ئینی پرۆژەی خزمەتگوزاری هەیە بەڵام لێپرسینەوە نییە لێپرسینەوە نییە نەخێ لێپرسین دەهێت ئەم سەبەبە تەئسیرە هەیە یان نە بەڵێ زۆر هەتەبێت تەماشا دەکەی پرۆژەی دەکرێت لە عازیاوە لە ڕان لە سواعەوە دەکرێت بەکەیف خۆی مقاولەیەکە بەڵام دوای دو ساڵی نەبا تێکەچێ پرۆژەکە خزمەتگوزاریەکەی مینی وەک پێویست نییە بەڵێ هەر مەسئول شارەوانێک بخۆی حکومەتێکەوە بۆ خۆی بڕیار دەرەوە هیچ لێپرسینەوە نییە گەندەڵێکی زۆر هەیە بەڕاستی لە هەم پرۆژەکانەوە ئەگەر ئەو پۆزیسیۆن بەڕاستی مستەوەی گۆڕان شتێ بکات لە بۆ کوردستان دەنا هیچ شتێک پێمانە بکرێ
بەڵێ سوپاس هێوار لە شاری سلێمانی فەرموو. ئێوارتان باش باشتر. بەڕێزم من حەزەکەم پەیوەندەکە نەپچڕێنیت. نا تو پەیوەندیت کردووە من خزمەتی تو بکەم بەڵام لە چارچێوەی ئەتەکێت و لە چارچێوەی سیستەمی ئێمەکەی شیرین سەرەکەم بەڵێ. بەڵێ ئەو سیستەمەی ئەوەیشێک بەلای بەڕێی من هەڵەیە یعنی ئێوە شتێکدا ئەبەزێنن حەقا پرسیار لە کەسی پسپۆر بکەن پرسیار لە کەسی شارەزا بکەن هەر کەسە لە چی ناڕازیە لە خۆی ئەو شتانە ئەڵێت کەسێک ئەڵای گەندەڵی ئەو کەسە شوێنی ئەوانە خۆیان گەندەڵ نین خۆی لەو خراوەکتت نابێت یعنی ئێوە حەقە تەوەرێک هەڵبژێرن کە کەسانی شارەزا پسپۆر لێزان باسکەن بۆ ئەوەی کە میلەتەکەمان نەتەوەکەمان سوودی لێ ببینێت نەک ئەوانەی کە بەڕاستی ینی مناڵ بازاڕیە لە بازاڕە کەسێک بارەسەر ئابوووریە کە هەشتێ ئابووری نازانێت کەسێک لە سیاسەتەکە لە سیاست نازانێت کەسێک لە باری کۆمەڵی قسەکە لە کۆمەڵاتی نازانێت بەڕاستی نازانم ئەم بەرنامانەی ئێوە بەڵێ کاک هێوار طبعا بەرسیوی منطقی خۆمان هەیە بۆ ئەم پرسی تۆ باسەکێ جادەی کوردستانی باسەکەی کە تێلەڤیزیۆنەکان هەموو شاشەی هەموو بوو بەرپرسانە کۆمەڵێک بەرپرس هەیە لە مەرێمە چەند سیاسەتمەدارێک و چەند چاودێریکی سیاسی هەموو بەرنامەکان و هەموویان بۆ خۆیان ڕکردووە لە کوردستانیشە 5 میلیۆن کەس لەم هەرێمی کوردستان ئاژی بێگومان ئەوانیش هەمویان تاکن هەموو تاکێ قوسیەتی خۆیان هەموو تاکی کرێزی خۆیان هەموو تاکی گیرادی خۆیان خەوان بڕیارە لە هەڵبژاردنە دەنگی تاکێکی فەقیر وەکو تواڵی ئەوان لە بازار ئەوانی ئیشکێرن وەکو دەنگی سەرۆکی هەرێم وەکو دەنگی بەرپرسێکی زۆر گەورە یەک دەنگە و یەک متەساویە لەبەرەوە ئەم بەرنامە تەرخان کراوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان کەسی وەکو تۆ هەمویان ئەوانەی کێشەیان هەیە ئەوانەی مەعوناتیان هەیە ئەوانەی ئەو هەموو شتە قەتیس کرا قەتیس داوە لە ناخیا بڵێت باش کەم سەرنجی بگا بۆلایانی پەیوەندیدار ئێمە بەرپرسیش دێنی ڕۆژانە راپۆرتمان هەیە بە دەیان بەرپرس و مەسئول و وەزیر و تا دوای دێنی سوپاس بە سەرنجی بەرزتان ئەەکەم کەسێک ئەوانیش دێنی بە دووادەچوونیش باکەن فعلا هێشتناوەمانە بەس لێرەیە ئێمە حەزەکەن بەرپرسەکان خۆی دانیشن لێرە جێ لە شاری کوردستان بیکەن خۆیان لە لای خۆیانەوە بزانن لە خەڵکی کوردستان لە هەموو بارەکانە چ کێم و کاسیانەیە گلەییان چییە لەسەر چییە خۆیان لەوێ ئەتوانن بڕیار بدەن بە دووادەچوون بکەن ئەمە باشترین دەواازەیە بۆ ئەمە بەستە موسا لە شنگال فەرموو کاک موسا فەرموو موسا شنگالێ هەموو دەمێنتە باشتر کەرم کە شلوني برا باشي؟ أزي باشم سباس كلامك. برا والله بزحمة من التليفون واجي حصل كر استبارات واجب الناس شنقاري. بله. بيستبده يعني بيستا درداني بده هالمالي ويعني بيستبده جت تزانج قرق نخوشه وجامعي بيتكن بما تشتى كربان. بله كايك موسى أمشي بدارين سرنجاتك جاشت به. جودكار لشر باشي روا. بدارين شوي وقت بيد ماستر يعني تشتى كربا يعني سوباي ايك تابع الزاخوة بس سوباي ايك بحصل شنقاري لأن نقلياتك أنا تشتى به. ولی کاک موسا میویدارین وری سرنجاتجی گشته به جیم پیوندی دار جودکار لشار باجه فرمو بله کاک جودکار فرمو بله خدمت گزاریەکان ناتەواوە ئەو خدمت گزاریانە کەم و کورتی تایە ینی هیچی بەڕاستی وەکو خۆی نییە تەواو نییە مەسەلەن تۆ جادەیەکە بینی جادەیە کراوە بەڵام قیرەکەی تەواو نییە سەر مەهۆڵەی تایە 20 سانتیم 30 سانتیم لە جادەکە بەرزترە بەزایات چاڵترە تێیەکە بیت یا بەزان لێ ئێدە یعنی بۆ نمونە جادە قیرەکە کەیتا هەمومان ئەیبینین مەسا خەسەخانە کراوە لە سلێمانی خەسخانەی چواسە قەوێرە بۆتە حکایەتی مێشەکەی پێوە نەڵام چەند ملیۆن دینار و چەند ملیۆن دۆلاری تایسە بۆ خەش کراوە خەسخانەکە هەر بەکەم و کوڕی ماوە یعنی ئەم وڵاتە بوجێکی زۆریە پارێکی زۆریە هەموو هاوڵاتیە گومانی لەو پرۆژانە هەیە گومانی لەو ئیشانەیە ئایا ئیشانە بۆ وایە ئایا نابێ حکومەت ئەگەر پارێ ڕاستە حکومەت پارێکی زۆر سەرفەکە برادەرێ وتی حکومەت پارەی چا سەرفەکە ڕاستە پارێکی چاک سەرفەکرێ بۆ ئەو پرۆژانە بەڵام ئایا حکومەتە دوچوونی بۆ نییە لێپرسینەوەی بۆ لەو پرۆژانە نییە ئایا پرۆژانە ئەو هەموو پارەی بۆ سەرفەکرێ بۆچی لێپرسینەوەی نییە بۆ واکرێ ئەو پرۆژانە تەخیرێ بن ئەو پرۆژانە دواکەون ئەو پرۆژانە دووجار و سێجار بوجان بۆ تەخارەکرێت و بەڵام هەموو خۆی ناکرێ بەدڵی هاوڵاتی نییە یعنی هەمووی کەم و کوڕیە هاوڵاتی ئەزانێ کەم و کوڕیایە حکومەت و ئەندازیارەکان نازانە کەم و کوڕیە بەڕاستی خۆیەوە کێشەیە کابێ حکومەت بەدەداچوونی بۆ بکاوە لێپرسینەوەی بۆ بکات ئەو بوجەیە بوجەی حکومەت دی و بوجەی هاوڵاتیە برادەرە باسی مەعاشەکاڵە خەڵە مەعاشخۆرە کاکە خەڵقێکی کەم مەعاشی هەیە و چۆتە ناو مەعاشەوە کۆمەڵە بەشێکی هەرە زۆری خەڵقیم کوردستانە حەسن مەکە لە خەدەماتی جادە و ئەوانە کاکە مەکتەب بۆ نمونە ئیسا لە کوردستانە بەشی یعنی حساب کە گوێگری چەندین پێویستی بە چەندین هەزار مەکتەب هێتایسە ئەوەتە مەکتەب نەکراوە کە شتێکی زۆر پێویست و سەرەتایی کۆمەلگا و بەڵێ کاک جودکار وەکو دەرمان وەکو گۆشت وەکو نازانم چی ئەمانە هەموویە بۆ خەڵق ئایا بە حکومەت لێپرسینەوە بۆ ناکەنە شتانە بەڵێ سوپاس باوکی ئادەم لە هەولێر فەرموو
کاکە سپاس بۆ چاوەڕێکەکەتان زۆر سپاس بۆ پەیوەندی بەڕێستان فەرموو. چاوەکەمی وەڵی عەزیزەکەم بەڕاستی من وەکو حکومەت وەڵی حکومەت ئەگەر بێویژدانی ئێمە بڵێن حکومەتی چی نەکرۆ کەم و کوڕی هەیە بەس بڕوا بکە و ڕۆژە چوومەتە ڕچەمی ڕێزان ئەو شوێنانە گەڕام ئەو گوندانە گەڕام یعنی شتی وا کراوە لە هیچ شوێنەکان نییە کابرا کارەبای بردووەتە حکومەت ئەو شاخە خزمەت گوزاری کردووە جادی شا کردووە بەڵام جەنابتان من سپاسانەکەم ئاچن شوێنێک پیشان ئەدەن بەڕاستی کۆڵانێکە دەستنەوە لە شوێنێکە ئەمە حکومەتی چی نەکرد بووپای هەمووشت کراوە زروفەکە خۆشە کەم و کوڕی هەیە لە کەم و کوڕی بەدەر نییە بەس بەو شێوەش نییە کە خەڵک بەو شێوە هەموو تاکەکان تەلەفۆنەکەن وەڵێن وڵی کاکە هیچ نەکراوە هەمووشت کراوە من بەڕاستی کاگنێچی وڵی هەموو وەزیرەکان هەموو خەڵکانی چۆنەڵێ مەخەوەل کردووە لە ئیشەکانی خۆیانە سەلاحەتی تەواوی داوە پیان بەڵام زۆر کەسی شەیە نایکات کابراوە بێویدان بەڵێ کاکە دەم بێگومان هەرێکی قسەیەکێکا ئەو ئازادە چۆن سەرنجی نیشان بدە تۆ بڕیارە دەیە کەسی بێویژانان بێویژانی هیوادارم مەموسەڵحانە بەکارنێنێ بەڕێزان هیوادارم ڕێزگێتن لە سەرنجێکتر هەبێ لەبەرەوە هەر کەسێک ئازادە کەسێک هەیە هین هەیە نمونەی منطقەیە لە کاکە پرۆژەکانی ئێمە بەم شێوەیە جێبەجێ ناکرێت کواڵیتیکی باش نییە ئەوەیە توش ئاڵێ زۆر باشە بوو تو لاوانێک کرابێوی هی تو زۆر باش دەربچێ پێمان باشە بەڕێزانە کرد سەرنجی خۆتان لە چارچەیەکی منطقەیە بە ئالوگۆریش هەبێ زۆر گرنگە باوکی ئادەم بڕوا بکە کاکە عەزیزی من بڕوا بکە شت کراوە گوێگرە شوێنی وا بۆتە دووسایت خزمەت گوزاری وا کراوە یعنی لە تاریخ ئەمەشتی وامان بە خۆمانەوە نەدیوە بەڵام حەقیشە ئیسار ڕاستیەکان بڵێ کەم و کوڕی هەیە بەڵام حەقە وەڵاهی ئەو هەموو شتەکانش بخرێتە بەرچاو ئێمە بەڕاستی بەو شێوەیە نەبووین بە حاتی لەم ژیانە خۆشان نەبووین بەڵام باوکی ئادەمەوە پسێ سەرنجی دووسێکێکە ئەو کاتە ئێمە ئەم هەرێمە لە ژێر داگیرکردی ڕژێمی بەعەزدا بوو ئەنفال کرا جینوسایەت کرا هەرچی چەکی قەدەغە کراوە هەرچی ناپاڵەم و هەرچی قۆمبەلی زۆر گەورەیە لەم خاکای بەکارێنە ئێستا کورد لە ژێر دەسەڵاتی حکوومەت و حکومڕانی خویەتی لە ژێر خۆسەری خویەتی بجەیەکی زۆر زەبەلە حەیە خەڵک پرسیاریاوەکە ئەکرێ بەڕای تۆ ئەکرێت ئەم سەردەمە و لەگەل سەردەمی ڕابردوو بەراورد بکەین پێت وایە سەردەمی ڕابردوو عەزیزم ئەزانم هەمومان من بۆ نمونە خەڵکی سلێمانیم هاتمە هەولێرەوە بڕوا کە لە گوندێکی گەورە ئەچوو ئێستا کاکە منافەسەی پایتەختەکانی عەرەبەکە شوێنەکانی تر هەموو دووەلی عەرەبەکات یعنی ئەوانەش بۆ باسی ئەوشتانش نەکرد بەڵێ کاکی ئادەم بەڵێ باوکی ئادەم بەڵێ سوپاس حەمید لە هەولێرەوە کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێک کاک باوکی ئادەم کاک حەمید لە هەولێرەوە لێ هەولێر منافسی پایتەختەکانی عالەمەکە ئایا لە چ ڕوویەکەوە ئایا لەو ڕۆیەوە منافسی پایتەختێک کە فعلا بینایەتی زۆر بەسەیە و کۆمپانی عالەمی زۆر دێنە هەولێر و هەموو بەرهەمێنانی لێرایکەن و پارەی ئێرابن ئەم فعلا خەڵکی هەولێریش هەمووی لەو پرۆژانە سودمەند بووە هەمویان سەهمیان هەیە لەم شەریکاتانە هەمویان فعلا تەسیرێکی زۆر باشیان هەیە لەسەر ژیانە لە چ ڕوویەکەوە ئایا لە ڕووی مەناظەرەوە ئێمە وەکو وڵاتانە ئان لە ڕووی بنیە تەحتیەوە لە پرۆژە و لە استراتیجی بنیە تەحتی و اقتصادی ئەم وڵاتە فعلا هەوڵاتیانی سودمەند بەڕای تۆ کاک حەمید بەڵێ گوێم لێتە دیارە ئەوە قسەکردنی زۆر هەڵدەگرێ خەلەل لە هاوڵاتی هەیە لە حکوومەتیشدا هەیە بەڵام من سەرەتا دەنیست دەستخۆشیێک بکەم بەڕاستی ئێمە هەموو کات کە ڕەخنە دەگرین بەشتی باشیش دەستخۆشی بکەین ئەو کاروانە فریاگوزیارەی کە بۆ کوردانی ڕۆژ ئاوا کاکە جانەوە زۆر گرنگ بوو نەوت خواردەمەنی ئارت ئەو شانەی کە سەرچین بۆ ژیانی حیاتی بەڕاستی لەسەر هەموو تاکێکی کورتێویستا کە حکوومەتیشی وادارم زیاتر هاوکاریان بکە یعنی ئەمە پەیامە ڕاستەکەی ئەوە ڕێگە ڕاستەکەی ئێمە ناچین تەزبیری شۆڕش بکەین بۆ وڵاتانی دەوروبەر بەڵام ئەگەر خۆیان کوردانیێنە داواکاریەکیان هەبێ خۆیان یەکگرتوو بن خۆیان بڕیاری چارەنووسی خۆیان بدەن من هەر دەستخۆشیان لێ دەکەم سەبارەت بەوە کاکە جان هاوڵاتیشمان وشیار نییە هاوڵاتیمانە ئیستیفادەی زۆر کردووە بەڵام قەتی پارەکانی خەرج دەکا وەکو پێویست خەرجی ناکە دوایە خزمەتگوزاری دەکرێت وەکو پێویست خزمەتگوزاریەکە ناکرێت تۆ وەرە زادەیەکی قیر بنمونە بێنەوە هەموو زادەکە زۆر جوان دەکرێت سەررەسیفەکەی سەقەتە یا منهۆڵەکەی وەکو برادەرە باسی کرد ڕۆچووە 20 سانتیم 10 سانتیم یعنی بۆ شتێکی کەم بۆ بەردەوام خەڵک بەسەر ئەو منهۆڵە دابڕە خۆت دەزانی کە چاڵ بوو سەدەما زیاد دەبێت بۆ ڕەحمەت بنێرێ بۆ لایەنی پەیوەندیدار یعنی ئەمە کەم تەرخەمیە بەڕاستی لەسەرەوە هیچ کەم و کوڕێک نیە لە جێبەجێکردندا کەم و کوڕی هەیە لە شارەوەکان لە دایرەی عقارات لە دایرەی تاپۆ کۆمەڵە کارمەندێکی تەقلیدی بەرژەوەندی خۆیان تۆ تەوەسەورکە بە دوو کەس بە دوو سلفەی عقار بە دوو شوێنخانە و لە لادیەکان 32 عقار وەرگیراوە ئەوە لە خوارەوە لە جێبەجێکردندا کاکە دەبێت بە دوواداچوونی بۆ بکرێت بەڵێ کاک حەمید گەڕێگەم پێ بدەی زۆر بابەتیانە قسە دەکەم
بالێ زۆر سپاس بۆ سەرنجی تۆ پشتی vê navbarê temaşevanên nêja li Serêman Tewarê berdam bîn. Belê temaşevanên nêja henge dil bem navaya Endûsê alê pêwîst e li ser hikûmetê herêmî carê kareba çek bikat paşan xizmetguzarî çunke xizmetguzarî girîngtirînekî karebaya. Her wiha ferman halabceyîş Endûsê ew ême çawarê ekên li hikûmet li barê xizmetguzarî de me ger li xewna dibînîn. Her wiha taqanekemîş Endûsê ke ew şinavêke alê taradeyek ya hikûmetan wiyetê xizmetê xelîk bikat belan be şêweyekî pêwîst na. Her wiha محەممەد عوسمانی شەنووسێ کە بەڕایمنێنی وەی پارەی خزمەتگوزاری حکوومەت بۆ خەڵەتاندن و مەشغۆڵکردنی خەڵکە بەڵێ بەرزانە لەسەر هەمان تەوەری ئەمڕۆمان بڕوا عەبدوڵڵا مەجیدی شەنووسێ خزمەتگوزاری چی بەڕێزم هەر چیەک بکەن باسی هەڵبژاردن دەیکەن بە منەت بەسەر ملەتیان کردووە ئێستاش سالمە لەگەلە لە شاری هەولێر بەڵێ کاک سالم فەرموو سالم لە هەولێرەوە الو بەڵێ الو جێم لێتە مرحبا بەڕێزە سەر چاوم کاکە ئەو ملەتا نەکرایە و چ نەکرا ئێ کاکە کوچ چ نەکرا ئەدی ئەو پارە دێتن چ لێ دێ ئەدی هەموو ئەو دادەستا ناکرێ بەڵێ هەموو ئیشێک دەکرێتن کابرا نەمارێ 15 نەفەر دێ هە 15 نەفەر تەعین بی پارەی وەگریتن دەوام نەکرێ خەو هەش نابی وەڵڵا ئیشەکی زۆر کرا وەڵڵی لە هەولێرێ خۆشترین جێیە شارەکی ئارامە بێ مشکیلەیە هیچ کەس مشکیلەی نییە لە خوای بەزیادی شارعەکان نوێنە خەستەکانەکان باشن دام و دەستگاکان هەمووی نوێنە ئەخر لەوەی زیاتر چ بکرێ بەڕاستی لۆندە زیاتر بکرێ بە قورعان ئەو ئیشە بەردەوامە خەڵک بە قورعان لە ژیانێکی خۆشدایە وەڵڵا کەس مشکیلەی نییە بە خودای بەڵێ کاکێ ڕاستەکەم و کوتی دەبێت بەس بۆ دەرەجەی نییە بە خودای ئیشەکە باشە بەڵێ بەرەزان کاک سەلەم لە هەولێرە تەبان سوێندیشە خوا زۆر سێند بە جددیە خاتایکیتەکە کە هیچ مکاسێک نییە و حکوومەتەوە زۆر پێویست ئیشەکە فعلەن وایە بە تایبەتی لە شاری هەولێر بەڵام پرسێک ئەوەیە گەلێک جار ئەڵێن قەزاکان نەحیەکان هەروەها گوندەکانیش وەکو شارە ئەساسیەکان وەکو هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان گرنگی بەوان نادەن بۆ نمونە خستەخانەی پێویست نییە مستەوسفە گەلێک شوێن هەیە کە بە دەهان هەزار خەڵک تیاژی تا ئێستا مستەوسفە نییە تا ئێستا ڕەوزە نییە حەزانە نییە پارکێک نییە بۆ نمونە شێلادز بوو نمونە دێرە لوکامێدی بوو نمونە قەزان نەحیەکانی تر بوو نمونە لێرە لە دەربەندی خان لە منتەقەی گەرمیان لە هەڵەبجە لە هەموو ئەو منتەقانە بۆ لە قەلادزێ وەکو دوێنێ شەو ڕاپۆرتێکمان لەسەر بوو مستەشفانیە ژوورێک نییە کە بوو مناڵبوون تەرخان بکرێت ئایا تا چەند گرنگی بە قەزا و نەواحی و بە گوندەکانیش بدرێ کامەران لە دەربەندی خانەوە کای کامەران فەرموو بەڕێزم ئەم کاتت باش سەر چاوم وەڵاهی من زۆر بەداخەوم بۆ ئەو کەسانەی کەوا بەرگری لە ئەم حکوومەتەکان چکە من ئەم حکوومەتە خۆم ئێستا کارمەندم لەناو یەکێک لە دەستگاکانی ئەم حکوومەتەیە بەڵام باسی ناگەم زۆر بەداخە ئەوە نەکەم و کورتی هەیە لە وڵاتە ئێمەیە ئەوە نەکەم و کورتی هەیە بە تەئەکید نیو ئەوەنە خزمەتگوزاری و نیو ئەوەنە ئیشی باشیان نەکردووە زۆر بەداخەوە ینی کەناڵە جوانەکەی ئێوە کەم و کورتیەکان پیشانەدا لای خۆی دەستخۆشیتان لێ بکەن یەکێک بە ناوی ویژدانەوە یەکێک بە ناوی نازانم چیەوە یعنی ئیمڕۆ من چوومە بۆ کەلار خۆزگە ئەو ڕێگەی کەلار و بینی دەربەندی خانە ئەبینی کە تەنکەرەکانی خۆیان چکە باریانەوە نەخورسە نازان بۆ کوێ چێت و داهاتەکەشی بۆ کوێ چیە ئەوە نەباری قورسە دادەکەی هەموو تێکداوە ئەگەر ویان نەبی وەرەگەڕێ اینجار من ئیسا فەرمانبەریشم زۆر بەداخەوە سەیرەکەی حکوومەتی ئێمە جیاوازیەکی زۆر گەورەشی هەیە لە موچەیە هەتا لە سەیرەکەی کەم ئەندامێک مانگی 150,000 وەرەگرێ فەرمانبەرێکی وەکو ئێمە کە من هاوڕێم هەیە 250,000 وەرەگرێ ئایا لە وڵاتە ئێمەیە عەدالەت کوا لە وڵاتە ئێمەیە نازانم چی هەیە شانازی پێوە بەڵێ سپاس بۆ تۆش بەڵێ بەڕێزان زانم لەو لێرەوە بێگومان کاکێ کامەرانیش لە دەربەندی خانەوە بۆ چونی هەردووکیان جیاوازیان هەبووە لە چونیەتی خزمەت گوزاریەکان ئایا فعلەن کامیان ڕاستان هەردووکیان تا چەند کەسێک ڕاستاوی تر ڕاستەرە هیواداری لایەنە پەیوەندەرەکان جیالەوێت کە فعلەن کامەران لە عومەر لە حاجی عومەران کاک عومەر فەرموو کاک عومەر شەو باش بەڕێز باشتر ئەلو شەو باش بەڕێز باشتر سەرچاوم جێم لێتە کاک عومەر باشی زۆر سپاس فەرموو ئەوە ناوم ئومێد لە حاجی عومەران ئومێد کاک عومێد لە حاجی عومەرانەوە خۆشحاڵین بەڵێ کاک عومێد وەڵایی بەنسبەت بەرنامەکەت دەستخۆشی بەرنامە جوانەکەت لێکەم سپاس
براستي يعني ملته كمان هر داوای عتاب حکومت بکه هر الله زیاتر فیر بوینه يعني بکردکی به هیچ دیر نابن يعني پێت وایە ئەوەندە زۆر کرابێت کە خەڵێکی تر بەم شێوە بڵێ بقرآن زیاتر کرا نەکەمتر بەس خەڵکەکە يعني وەکو بڵێ بێن نەتبووینە يعني هەرچی بۆیان بکرێ وازان خەز بە لەسەر حکومەتی واز بە شتەکەی بکات بەڵێ بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش باوکی لیۆن لە سلێمانی فەرموو یارە باش کاکا سەر چاوم دەستخۆشی و بەرنامەت دێکم کاکاگەر بەڕاستی کەناڵی NRT جوانەکەی لەوایە هەمیشە بەرنامەکانی ڕخنە ئامێز و دەرخستنی کەم و کوڕێکانە بەڵام ئەگەر جاری وا شێشتی جوان زۆر هەیە باس پرشتێکی باشە بۆ نمونەوە ئەو کاروانی فریاگوزاری کە ڕۆشتۆ بۆ کوردانی ڕۆژئاوا جاگەر حکومت خۆی کردوێتی یاخود کۆمەکی خەڵکە گەیاندوێتی بەڕاستی شتێکی جوانە دەبوو بەرنامەی تایبەتی لەسەر بەڵێ باوکی لیۆن ئێمە راپۆرتمان لەسەرە بۆ سێ چار جارش راپۆرتمان دابەزاند بێگومان لەسەرەوە بەرنامەشمان کردووە لەسەر بە تایبەتی سنوورەکان بەڵێ ئەو هەموو یارمەتیای کە بۆ ڕۆژاوا ڕۆشتوە بە دۆدەچمان کردووە بۆی ببێ بەنەریت بۆ خەڵکی تر هەرچەند تۆسێک پەیوەندی بە بابەتەکەشونێ بەڵام هەر کاروانی فریاگوزاریەکە خۆی بۆ خۆی خزمەت و خزمەتگوزاریە لەبەرەوەی براکانمان لە ڕۆژاوا ئەمڕۆ پێویستێکی زۆریان هەیە بۆ هەموو شتێکەکەی هەر کەسێ بتوانێت لەلایەنی خۆی کۆکات و حکومەتیش بگێنێ ئەو شکارێکی باشە بەڵام بە نسبەت ئەوەی ئەو برادەری هێنامی قسەکە لە سوێندی دەخوات لە هەولێر هەموو شتێک کراوە ئەو باوکی ئادەم دەیگوت هەولێر لە پایتەختێکی جیهانیە چیە باسی گوندەکانی چەمی ڕێزانێکە کە هەموو شتێکی باسی چەمی ڕێزانەکە بێ زەحمەت سەردانێکی بنەسڵاو و دارەتوو بکە بزانێ ئەو حکومەتەکە لە پایتەختێکی جیهانیە چیە لەوێش وایە هەر لە مانگی 12 نەبوو خەڵک خنکا لە گۆمە ئاوە لەناو بنەسڵاوە هەزاران ماڵ ئاوی تێنەچوو خەسارەتێکی زۆر لە خەڵک نەکەوت ئەم حکومەتە هەموو شتێکی کردو یعنی بۆشی تر هیچ شتێک نەماوە بگا بە خەڵک وانی هەر ناو شاری هەولێر ڕاستە جوانە بەڵام هەر چوار دەورەکەی خۆشی ناڵم قەزانەحەکان پێویستێکی زۆری بە فریاگوزاری و خزمەتگوزاری تر هەیە ئەو خزمەتانی نەخۆشخانە و 200 قەرەوێڵی دوێنێ جوێتە بواری جەو دەبوو حکومەت یاعلانی بۆ نەکردە تا تەواو بوو یا لانی کەم نیوەی تەواو بوو لەبەرەوەی دەوانەیە وەکو پەیامنێرەکەی NRT ئەڵێ بێ بە حکایەتی مێشەکە بەڵێ باوکی لیۆن بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش کەنداڵ زاخۆ کاک کەنداڵ کەرمکە الو بەڵێ باش برا باشتر من رحنا كسر ماشيتي تاعي هاي بله تاع بنيه بريار خدمه گذار خدمه تعلیمی دلگرانی خلکی دلگرانی پیدا کنه ئەو کەسێ دڵگیرانن بڵا مەدوێت ئەو کەسێ دڵگیران بێژن دڵگیرانی ناوچنە بەرچێ دڵگیرانی باش کە حکوومەت هەرێما کوردستانی گۆداری بکات بەڵێ بەڵێ دڵگیرانی ئەو بەس بوان کەسە نەوێ پەیوەندی بکەن دڵگیران نەوێت بوان دیدی چنا بر کو پەیوەندی بکرد ئەگەر تەنەوێت بریارن خزمەتگوزار خدمەتە هەرێمی ڕایا گشتی دا چیتر ایتی گرنگ ماشید نینه کاچاو بید سر خاطراته و کتت توتی دیگه اوسا گرنگ اوه که نوارو که برنامه پیکاتیه که بله برای من کی مقاصد هر منطقه که تاین هر دولت که تاین و سپاس به خدمت هرمی با من خدمت گذاری با من اواکی نوان شارع و اواکی نوان بینگه ساغلمی قطب خانه از خوش نحیه باتی و تلفونت کم بله نفوس باتی فی بگر گنده بفشی 25000 بله هر ناحیه باتیفا کای کندال هر ناحیه باتیفا بری چند که مهابونه هندک خزان هن 22 سال تاوایت حکومی دان او اوت حکومی و 40 سال پترات ناوا کرن کرناین و چنا ما داوایی سر داهد اف کی مکاسی هبونه بله بله سوالات قصها او خزان القسمي ذا بوزاينات او خزان القسمي ذا حمي خدان خوانينا حمي خوانيت خالتين بل با چيا نادر کمش بر تعویضی کمش کسی که دارن جیفا وقت اشتراکی که ما بینامون و خرک دیده اگر ها تو تعویض ها کنی نیوه پاره بو من نیوه پاره بوده اوه نه پیتی وید پاره نه بله کای کندال بله سپاس بو سرنجاتجی که فعلا وصا گلول باطیفا خلک باطیفا کای کندال ورد بیجی تمو پرزگیرک چاره سرن بگمان اف برنامه بوندینیا کو دجات که آلاینه که بکتان حکومت هرما کردستانه بگمان برپسل پیشکش کردن خدمتگزاره همیاسا بو خلک کردستانه همجور ویره که نکو کانالی که فعلا بنیه درگه مدوید نبین خلکی و حکومت هرمی آلین پیوندی دار باش کم کسی که گلهی هبید کشه که بیل دور دنگی نگی تا حکومت نزانید و دور چه قوم گلول رکافی برنامه بگهینید و کلاین پیوندیدار ام داخازیش کندن هذا برپرسیم بلندن حکومت هرما کردستان تماشاوانت مبن و گهداریا جاده بکن و گهداریا خلکی بکن که مکاسی چه نگلو اگر نبن بونینه اگر هبن جیبو هنه به هر حال رؤوف لشاری سلیمانی فرمو
ئەو کاتێ باش سەر چاوم بەڕێزم مناڵم بەداخەوە زۆر بەداخەوە خەکە هەموو سوێنە بۆ ئەخوارد وڵای سوێن خواردن زۆر عیبە هەر من پێم وایە هەر شەرمەزاری ئینسان سوێن بخوات سوێن بێت بۆ کی ئەخۆی عەزیزی من ئەگەر هەموو بەرپرسانی ئەم کوردستانە تووشی سەرێشە بوون یەک حەدی کوردستانە خۆمەوەم چاکسازی کراوە ئەگەر هەچی کاتێک نەخۆشەکانی کوردستان پێویستیان بە دەرەوە وڵات دەبوو لەگەڵ بەرپرسەکانیشە ئەو کاتە منەوەم بەڕاستی خزمەتگوزاری زۆر کەمە هەچی کاتێک 650 لە 6000 کەسەوە بوو بە 2000 ئەوەمە ئەشهد بالله خزمەتگوزاری کراوە هەچی کاتێک لە 4 ساعتە 1000 کارەبا نەبڕا منەوەم ئەشهد بالله خزمەتگوزاری کراوە بەڵام ئەو خۆ کەسە لەسەر چی نەخوا کاکە جانەوانە خۆیان دەوڵەمەندن خۆیان پارەی باشیان هەیە من پێم وایە ئەوانە وا ئەزانن لە باڵەخانەی بەرجایە خزمەتگوزاری من کاتی خۆی موچەکەی من لە زمانی حکومەتی بەعسا 35 فەردە برنجی 50 کیلۆیە کرد ئێستا من حەدا ئەکەم ئەگەر موچەکەی من 20 کیلۆ برنج ناکات ئێ باشە 35 فەردە برنج دەکوێ 20 کیلۆ برنج دەکوێ ئەو کاتە معاشەکەی من 350 کیلۆ گۆشتەکە کە کیلۆ بێک دینار بوو ئێستا 5 کیلۆ گۆشت ناکە موچەکەی من ئەی باشە خزمەتگوزاری ئەم وڵاتەی کوێ عەزیزی من بەناخەو خەڵکە سوێرەخوا کاتێکی ئارام بۆ ئێوە بەڵێ ئەحمەد هەولێرەوە کاک ئەحمەد فەرموو سڵاو بەڕێزم سەر چاوم سەبارەت بۆ برادری کە دەرێ خزمەتگوزاری لە هەولێر هەموو شتێک بۆ هەولێر کراوە و بەڕێزم من یەک شت بۆ دەرم لەو ماوەی پێشتر ئاومان نەبوو ئاوی خواردنمان نەدات چونە دایرەی بۆ ڕاکێش دایرە بوتی ئێمە پارەمانە دەبێت لەسەر میلاکی خۆتان پارە خڕکەنەوە ئەو گەڕەکە ئاو بۆ خۆتان ڕاکێشن من نازانم کامە خزمەتگوزاری ئەو خزمەتگوزاریەکە خەڵک هەرچی خۆی دەیکا یانە خزمەتگوزارەکە دەسەڵات لەسەر بودجەی خۆی ئەو هەموو بودجە پارە زۆرێک بۆ تەرخان کراوە ئێستا دەبێت خەڵک پارەی بۆ کۆکاتەوە و خزمەتگوزاری بۆ خۆی دروستکە من دڵنیام هیچ شتێک نارێم نەکراوە بە زۆر کەم کراوە لەسەر ئەو هەموو پارەی کە هەیە لە کوردستاندا بەڵێ سوپاس ئەحمەد لە مەخموور فەرموو کاک ئەحمەد کاتە باش سەر چاوم پێشەچی دەستخۆشی لە حکومەت دەکەم هەندێک پرۆژە کراوە بە نسبەت قەزاو ناحیەکەم بەڕێزم بەڵێ باوەڕ بکە ئێستا ئافرەت هەیە لە مەخموور کاتی حملی یعنی وەختی منداربوونی دێ بەڕاستی بەڕێزم یعنی ئێستا لە سەدەسووری قەدیم مەلایەکان لە مزگەفت قورئان دەخوێنن لەبەرەوەی جێگایەک نییە بەڵێ جێگەی بەڕێزم ئەلو بەڵێ جێملێتە کاک ئەحمەد جێگایەکمان نیە وەکو خەسخانە وەکو لە مەخموور ئەمە لە مەخموور تێدەگەی بەڕێزم یعنی حەز دەکەی چەند راپۆرتی بەخۆم ئامادەی دەکەم پیشانی خەڵکی دەدەم یعنی جێگایەکمان نی ئافرەت دەگەر لە ڕێگا بڕواتن شەوێ دەبی سەعات 2 شەوێ بستە هەولێرێ سەعات 2 دەبی بستە هەولێرێ شەوێ ئەو ئافرەتە ئەگەر بیوێ ینی حەملی دابنی ئەگەر نامەلا دەبی قورئان بخوێنی لە بۆ ئافرەتە هەتا ژان ئەو ئافرەتەی بەرەدا ئیدی ئەوە خەڵک بە هەموو جێلەوە وەسعبی خەڵک با حکومی ئەو مۆزوع حەبکە و دەستان خۆش بەڵێ سپاس بۆ سەرنجی بەڕێزانیشە بەڵێ جیهات ڕۆستەی ئەنووسێ من ئەوم بەلایەوە سەیرە کە هیچ چاودێری نییە لە سەرکارەکانی ئەو کۆمپانیانە کە پرۆژەکان دەکەنەوە بە ماوەی خۆیان تەواو ناکەن هەروەها شێرزاد مستەفاش ئەنووسێ سەرەتا لێ سەبارەت بە تەوەری ئەمڕۆ من پێم وایە شت کراوە بەڵام بەبێ ماستەر پلان نییە ئەنکو مستەر پلانی نییە و هیچ یان هیچ بەستنەوەی پرۆژە نییە بە پرۆژەیەکی ترەوە هەروەها ئەحمەد ئەلیش ئەنووسێ بەڕێزان لە سەرتوری کۆمەڵاتی کە لە خەڵەکانە بێگومان ئەڵێ ئەگەر حکوومەتی هەرێمە ئەم بڕیارانەی دەری دەکات جێبەجێ بکردایە ئێستا کوردستان دەبوو بە هەرێمێکی ئەوڕۆپی لە پێشکەوتنا بەڵێ بەڵێ تەماشاوانی نیژا بێگومان ئەوە پرسا گشتی بارێکێ ئێکت گوت حکوومەتێک گەلێک پرۆژێن باشکردنەیەکی هەم بیژە گوتە حکوومەتی پرۆژێن باش نکردنە هەر بیژە گوتەکە پرۆژە هەبن ئەف پرۆژە بێگومان کە موکاسی تێدا بوون شێوازێ جێبەجێکردنە وان پرۆژان قۆنتەرچی مقاولەتین وان پرۆژان ئەف پرۆژە باش جێبەجێ نەکردنەوە دەمێوان گەلێب سەرڤێ و چەند جارە پارە بۆت کە تەرخانکردن ئانکۆ هەندە زستان دێتش نییە ئیجادێکت هەڵکردن وە کولدەوەکێ گەلێک جان هین دبینن زەرقا و ماسێکی تر گەلەی جێتوسانە دەڤێردنجی بێگومان هەر ئەف پرسگرێکەیە چند هەیڤێن زستانێ هەمی ئەفجادە تاڵکەڵاندن ئەف کۆڵانە تووشی پرسگرێکە بۆ خەلکیوارە دەربەدەر بوون ماڵێت خۆدا هەیە چەندێ هیویدارین
حکوومەت هەرێمە کوردستانی و ئالیەن پەیوەندیداژی گۆداریە جەدا کوردستانی کرد بە و فعلا ئەو پروژێن ئەو جێبەجێکەن هەیە چەندێت خزمەتە خەڵکیدا ناو خەڵک پێ ڕازیە پێویستەچی بێتەکردن و ئەوەیە چاودێریکردنا وان پرۆژە کوالێتکە پرۆژان دچە ئازدە بەگەل و ئایا بەس تەنێ مرکزی محافظاتە و لەندێک جا پرۆژێ قوات بێنەکردن باڵەخەنان پێویستە قەزا و نەحین کوردستانیژی گونجی بهێن ئاواکردن مستە شفایت باش و مستەوسف و ئیتر ڕێوبانێت باش و قوتابخانێت باش هەیە دیمایەکی بانشی بێنەکردن گەلو هیویدارین ئالیەن پەیوەندیدا گۆداری کرد بە حتا سوبەهیت ئەم الڤێرێ تەوەرەکی داد خزمەتەوە دەبینێ ڤەر باش